کاگەنوەر ئەوە بۆ خۆمان نەزانین ئەمڕۆ چوارەمین ڕۆژی شەڕی نێوان لەلایەکەوە ئیسرائیل و ئەمریکایە لەو لاشۆیی ئێرانە. شەڕەکە بەردەوامە و شەڕەکە تەنیا لە چوارچێوەی ئێرانە نەماوەتەوە، ناوچەکەشی تەنیوەتەوە، بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان و وڵاتەکانی خەلیج. یعنی لەوە ئەچێ شەڕەکە بێتە شەڕێکی گەورەتر، شەڕێکی دەرەوەی ئێران بێتە شەڕێکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یعنی ئەتوانین بڵێین ڕۆ ئەوە ئەچین کەوێتە شەڕی سێهەمی جیهانی، چکە لەم لاولەلاشە وڵاتە ئەوروپیەکان خەریکە هەڵوێست نیشانەدەن، کۆمەڵگای نێودەوڵەتی خەریکە هەڵوێستی ئەبێ. بۆیە بۆ شرۆفەکردنی ئەم بابەتە یا ئەم ڕووداوە گرنگە لێرە بە هەمومانەوە دەردەشەیەکی ئەو بارودۆخە بکەین و بزانین چۆن وا بکەین کە ئێمە هەم هەرێمی کوردستان هەم عێراق بەر ئاگری ئەو شەڕە نەکەوین و ئەگەر بەریشی کەوتین کەمترین زەرەر و زیان بکەین. زۆر سپاس دکتۆر بۆ جەنابێت وەکو کاک فەتحوڵڵا بۆ مێناڕتی. لە ڕاستیە تازە درەنگە بۆی کە هیچ کام لەو وڵاتانەی کەنداوی فارس کە جەنابەت باسکردن و عێراق و هەرێمی کوردستانیش نەبنە بەشێک لە شەڕەکە یا نەبنە تەرەف لەو ململانەیە. ئەبێ بڵێم کە ئەو بۆچوونە زۆر دەقیق نییە ئەگەر وڵاتانی کەنداوە پێیان وابوو بێ لەم شەڕەیە نابنە تەرەف. هەرچەندە پێشتر ئەوان ڕوو بە میدیا وتبیان کە ئێمە تەییدی ئەو شەڕە ناکەین، بەڵام لە ڕاستیە تەییدیان نەکرد و دەریش کەوت کە تەییدیەکەن، بەڵام ترسیان هەبوو. یەکیانەوە بوو ئیمتیازیانەوەیشیانەوە بوو، ترسیان لەوە هەبوو کە ئیسرائیل دوای ڕوخانی گەورەترین نارەکەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست کە کۆماری ئیسلامی ئێرانە ڕوبەڕووی ئەوان بێتەوە و ئەو بانگەشەیی کە بۆ مەسەلەن خەتی ئیبراهیمیەکە و ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا باڵیۆزی ئەمریکا لە ئیسرائیل وتی ئیسرائیل حەقی خۆیەتی کە ئەو ناوچانە وەربگرێتەوە وڵاتانی عەرەبی و ئەوانە نیگەرانی خۆیان دەربڕی. لە هەرحاڵدا ناکرێت مەسەلەن کەشتیگەلی پێنجەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەحرێن بێ بەڵام بێتەرەف دەرچێ، ناکرێت مەسەلەن بەشێکی زۆری هێزەکانی لە قەتەر بێ بەڵام قەتەر بێکێشە دەرچێەوە پەلاماری نەدرێەوە. هەروەها بۆ عەرەبستانی سعودیوانەش ڕاستە دوایش واشنگتۆن ئەو هێزانەی چەند وەختەکە لەوێ جێگی کردو بەشێکی زۆری بۆ پاراستنی سەلامەت و ئەمنیەتی ئەوان بۆ لە ئەگەر مەسەلەن واشنگتۆن ئێران بەڵێ لە ئێران ئەگەر واشنگتۆن نەبووە دکتۆر لە ڕووداوەکانی بەهاری عەرەبیە سعودیە و ئیمارات نیازیانە و پەلاماری قەتەر بن و خۆیان خەریکی کودەتایەک بوون، ئەوان پوچەڵیان کردوێتەوە بوویان. بەهەرحاڵ ئەوەندەی پەیوەندی بەوانەیە تازە گلاونە ئەو شەڕەوە یا با بڵێم بەشێکن لە شەڕەکە و بە قسەی یا بە فێڕوانینی واشنگتۆنیش ئەرکیانە کە پسنە ئەو شەڕەوە و خەرجی زۆرتر بن و لە حاڵەتێک ئەگە پێویستکە بەڕەسمی بێنە ناو شەڕەکەەوە. ئەوە سەبارەت بە ئەوان و ئەم شەڕە دکتۆر جیالەوەی کە ئەو وڵاتانی زۆرتر نیگەران کرد بەرامبەر تاران و هەڵوێستەکانیان کرد لە هەمان کاتە ململانەی شیعە و سوننەش دۆخترەکاتەوە، بە تایبەتی لە نێوان دوو مەرجعی سعودیە و ئێرانی شیعە و سوننە ئەوە بە ئەقوڵترەکات. ئەوەندەی پەیوەندی بە عێراقەوە هەیە ئەسڵەن دکتۆر یەکێ لە خودی گرفتەکان عێراقە و لەناو ئەو سوورەیە لەناو ئەو هاوکێشایە کە واشنگتۆن پێی وایە عێراق بەشێکە لە سیاست و هەژمون و هەیمەنەی کۆماری ئیسلامی ئێران و ئەمە قسەی خۆشی خودی ئێرانیەکانە کە هەمیشە و تویانە ئێمە 5 تەختمان هەیە پێش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرێکیان عێراقە. ئەوەندەی مێنێتەوە بە هەرێمی کوردستان بە دەلیلی زۆر هەرێمی کوردستان بەشێکە لەناو ئەم هاوکێشە سیاسیانەیە. بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی کە یەکێکیانەوەیە کە بەشێک لە هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستانن بۆ بکەیەکی ئارامی خۆیان زانیوە و هەمیشە لە جنوب و ناوەڕاست و حەشتی شعبی مەترسی بۆ لەسەریان. ئەمە یەکێکیان. یەکتریشانەوەیە بەشێکی زۆری هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای ڕووداوەکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانی و خومینی و ئەن لە باشوور پێگە و مۆقعەتیان هەبووە و ئەمە جگە لەوەی کە هەستی نیشتیمانی و هاونەتەوەی و هاوخوێنی و کوردایەتی و سنووری هاوبەش لە بینیانە هەیە. لە هەمان کاتیشە ئێستا هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە لە میدیاکان بازەکرێت دوێنێ لە پەیوەندی تەلەفۆنیەکەی
دۆناڵد ترامپ لەگەڵ سەرۆکانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان یا بەڕێزان کاک مەسعود و کاک باوڵ دیارەکە ئاماژەکە بۆ ئەوەیە کە مادام خودی ترامپ دێتە سەرخەت بۆ تەلەفۆنکردن لەگەڵیان قسەکەش لەسەرەوەی لەمە دووە واشنتۆن بەو دلیلەی کە ڕۆژانە ئێستا بەشێکی زۆری هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ لێدانە لە بنکەکانی سوپای پاسداران و بەسیج و ئیطلاعات و کلانتەری و هێزەکانی پۆلیس لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەلالەتە بۆی کەوێ ئەو ناوچانە وردە پاک کاتەوە کە هەم هێزەکانی ڕۆژهەڵات دەخالەت بکەن بەشێک من لە شەڕی وشکانی و لە هەمان کاتیشا لەلایەکشەوە وا دیارەکە واشنتۆن پێویستی بەوەیە کە هەرێمی کوردستانیش پاڵپشتی بکە. ئێمە ئەم جارەش لەوە چێشتێکی وا کرابێ لە نێوان تورکیا و ئێراندا تا ئێستا من نەمبیستووە کە بنکەی ئەنجەرلیک بەرێرشی درۆنەکان یا ساڕۆخەکانی بڵێن ئێران بکەوێت. لە هەمان کاتدا سعودیە گلەی لە ئێرانەکە ئەڵێ ئێمە بە ئێرانەکانمان ڕاگەیاندووە کە لەو بنکانەی ئەمریکا کە لە خاکی ئێمایە ڕێگە ناین دەستێژی بکەنە سەر خاکی ئێرانەوە، یعنی ڕێگە ناین لەوێەوە نە ساڕۆخ نە درۆن نە هیچ شتێکی کە فڕۆکە ڕوبەڕووی ئێران بتەقێت بەکاربیانرێت کەچی پەلاماری سعودیە یاوە بەس پەلاماری تورکیا نایە. ئەمە یەکێکە لەو شتانە لەو حەقیقەتانە کە هەیە، یعنی ئەبێ بزانین هۆکارەکەی چییە؟ ئایا هۆکارەکەی ئەوەیە ڕێکەوتنێکی ژێربەژێر لە نێوان ئەم دوو لایەنە هەیە؟ ئایا ئەو ڕێکەوتنە ناتۆ و ئەمریکا ئیسرائیل پێی ڕازین یا دژی ئەوانە؟ یعنی بۆچی بەو شێوەیە؟ من حەزەکەم ئەم مۆزوع باس بکەین تۆزێک. من دکتۆر سەرڕای تعلیقەکانی جەنابم پێم وایە تورکیا بەجددی لە پشتیوانیکردنی ئەمریکا و ناتۆیە لەم شەڕانە و بەدیوێکە خۆشحاڵە لە ڕووخانی ئێران و ئەو مەترسیە گەورانی کە لە منتەقەکەیە بەشێکی بەر تورکیا کەوتووە بە خۆشتان نەزانن لە دوای ڕووخانی بلۆکی سۆڤیەتیەوە ململانەیەکی گەورە کە لە منتەقەیە هەبووە لە بینی تاران و تورکیا بۆکو دوو زلهێزی منتەقەیی و جگەلەوەی کە هەردووشان خاوەنی دوو ئیمپراتۆرەت بوون ململانەیەکی گەورە لە نێوانیاندا هەبووە و دوایی جگەلەوەی کە لە مۆزوعی مەسهەبی و نەتەوەیی هەرێکیان دەخالەتی زۆری لە منتەقەیە کردووە. بۆیە تورکیا پێم وایە بەشدارە لەم شەڕەیە بە شێوەیەکی نهێنی لە پشتەوە و دەخالەت دەکا. ئەمە یەکێکیان. دوو هەم ئەوەی کە ئێرانیش پەلاماری ئەنجەرلیک یا تورکیانادا بەو دلیلی ئێران و تورکیا سنوورێکی زۆری هاوبەشیان هەیە بە تایبەتی لە ناوچەکانی کوردستان لە سنوورەی کە ئێران کردوونی بە تورکنشین لە بە تایبەتی لە ڕەزایە و سەڵماس و خۆی و لەو حدودە سنووریانە. تورکیا ئەوەندەی بزانم هەر ئێشتا هێزێکی زۆری بردوۆتە ئەو سنوورانە بۆی کە لە هەر حاڵەتێکدا ئەگەرێک ڕووبدا بە تایبەتی کە ئێران ڕوبەڕووی ڕووخانە بێتەوە ئەگەر بتوانێت بچێتە ناوە وەکوی چۆن ئێستا لە هەرێمی کوردستانەتی وەکوی چۆن لە کاتی خۆی لە 1970 لە قوبرس کردوێتی وەکوی چۆن لە ماوەی ڕابردوودا لە سۆماڵ و لە لیبیا کردی لە دەرەنجامی ئەو قەیرانەدەسی بەشەر لەو منتقانەیە گرتووە. ئەوە یەکێکە لە ئامانجەکانی. دوو هەم ئامانجێکی تری دکتۆر ئەنکەرە ئەوەیە کە نیگەرانە زۆر نیگەرانە لە ڕووخانی ئێران بەوەی کە تەجربەی ڕۆژاوای کوردستان لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە ڕۆژهەڵات دووبارە بێتەوە و هێزە کوردیەکان دەست بگرن بۆ سەر ئەو سنوورانەیە بە تایبەتی ئەو هێزانە لە منتقەکانی چ ڕەزایە ئیلام و کرماشان ئەو هێزانە بە قووەتن کە دۆستی پێکەکەن بەسم پارتی ژیانی ئازاد پژاکە و تورکیا لەمە نیگەرانە کە پێ ئەو منتقانە جارێک کە سنوورێکی هاوبەش لە نێوان تورکیا و ڕۆژهەڵاتی کوردستانیا بینی باکوور و ڕۆژهەڵات دیسان تووشی سەرێشەیەکی ترە بێەوەی کە لە ڕۆژاوە تووشی بووە و لە هەمان کاتە تورکیا بەقەدەر هەموو وڵاتانی داگیرکەری کوردستان چ سووریا چ عێراق و چ ئێران نیگەرانە لەوەی کە پێی وایە ئەوە ئەزمونێک لێرە دروست بۆ سەرێشەی زۆری بۆ دروست کردووە کە بە دۆستی خۆی زانێکەوانە لە ڕۆژ ئاوا هەموو سازشێکی کرد بۆ ئیسرائیل و ئەحمە شەرعی ناچار کرد سازش بکەن لەسەر ناوچەکانی باشووری سووریا لە سوێدا و دەرعا و ئەوانە بۆی چی بۆی ئەو ئەزمونەی ڕۆژاوای کوردستان تێک بشکێنە کۆتایی پێبێنێ باجی زۆریدا. ئێستا دیسان تورکیا بێ لە خەمی ئەوە بێ ئەزمونی ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتووە باج باتێکی بشکێنە بیدا بە ئیسرائیل بیدا بە کوڕیشا بیدا بە هەر دەوڵەتی هەر دەسەڵاتێکە دێتە سەرکار بۆیە تورکیا گیری خواردووە لە بینی ئەوەی ئایا دیفاع لە
تورکەکان بکە لە تورکە ئازەریەکان بکە لە منتقەیە یان دژایەتی کوردەکان بکە لەو منتقەیە بۆیە نایە رەسۆی زۆر خۆی بگلێنێ و دکتۆر دوای ئەوەش ئێران بۆ دەست ناکاتەوە لێ مەسەلەکە لێرایە بێگومان ڕاستە ئەو شتانەی توێ لێ وایە بەڵام ئێران بۆچی قسە ناکە بۆچی هەڵوێستێکی وان نیشان نادا خۆگەر تورکیا خۆی مەڵاستدا بێ بۆ ئەوەی کە ئێران بڕوخێ و ئەمیش بچێتە ناوەوە و شوێنێکی وەکو بەسەن لەگەڵ ئازاریەکانە و لەگەڵ تورکمانەکانە ئەوانە لەوەش خۆوێ باش بۆچی ئەگەر وابێ ئێران بۆچی تا ئێستا قسە دکتۆر خۆجیا لەوانە هێشتا خۆی ئەو ماوزوعێکتر باس کرد یعنی تورکیا ئەوێ نەیەویست کاتی خۆی عێراق بڕوخێ ئێسش نایەوێ ئێران بڕوخێ بە قەنەعەتی من مەسەلەکە لێرایە زۆرتر تا ئەوانەیە بۆچی ناوێ بڕوخێ لە بەرەوەی نەوەک لە ئێرانە دیاردەی مافی پێگاتەکان بێتە ئەمری واقع مەسایسا مریەم ڕەجەوی لە خیتابی کۆتایی خۆیان باسی ئایندەی ئێرانەکە کۆمەڵێ شتی داناوە کۆمەڵێ صفاتی داناوە بۆ ئێران ئێرانێکی ئەلمانی ئێرانێک حسابی پێگاتەکان بکە ئێرانێک کە خاوەنی چەکی ئەتۆمی نەبێ تا کۆتایی ئەمانە بەدڵی ئەم تورکیانین ڕاست جگە لەوانە دکتۆر ئەوەش بزانین کە مثلەن ئەو بنکانەی کە لە وڵاتانی کەنداوی عەرەبین لە قەتەر و عومان و بەحرێن و سعودیە و چۆکی هەمویان بەکار هاتوون تا ئێستا بۆ لێدان لە ئێران بەڵام ئەنجەلیک بەڕاستی تا ئێستا بەکار نهاتووە ئەمە یەک دووهەم کاک دکتۆر ئێران باشەزانێت تورکیا بە تەنیا ئەوە نییە کە خۆی سنوورێکی هەیە و هەژمونی گەورەیە بێ لە سەرداهات و ئێران ئەوەیە کە یەکێ لە دۆستە نزیکەکانی تورکیا کە دەوڵەتی ئازەربایجانە و عەتفێکی زۆری بۆ تورکە ئازەریەکانی منتەقەکە هەیە و دەخالەتێکی زۆری هەیە و هەژمونی زۆری ئیسرائیل هەیە لە ئازەربایجان و بەم دوایانەش لە دوای ئەو دانیشتنەی ترامپ لەگەڵ ئەرمینیا و ئازەربایجان و دروستکردنی تەنگەی زەنگە زۆر و دوورخستنەوەی ئێران لەو منتەقەی تورکیا هەژمونی زۆری پیاکردو ئێران دیسان لەوە ترسێکە ئەو هەموو هەژمونە بە قازانجی ئەمریکا و ئیسرائیل بچێتە پێش کە هەرچێ بەس هەموو ئەو جم و جۆڵانی کە ئێستا ئیسرائیل هەیە بێگومان بەشێکی لە ئازەربایجانە بەشێکی لە ڕێگای تورکیا ینی گومان لەوەیان نیە بەڵام ئێران ئەگەر دکتۆر ئەمە مانای ئەوەش نییە کە لە داهاتوو ئەگەر شەڕەکە فراوان بێ تورکیا ناگرێتەوە یا ئازەربایجان ناگرێتەوە بەڵام بەو دلیلە هێشتا تورکیا لانی کەم هەندێک ئێران عەفو ئێران هەندێک دۆست بۆ خۆی پێڵێتەوە کە بە نەزەری من پێی وایە تورکیایکیانە بەڵام تورکیا لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران زۆر لە قەتەر و بەحرێن سودمەندترە بێ لە داهاتوو ڕوخانی ئێرانە شترین پێگەی زەمینی بۆ هێرشی زەمینی بۆ سەر ئێران تاوان بە بۆچوونی واشنگتۆن سنووری وشکانی زۆری عێراقە کە بە تایبەتی هەرێمی کوردستان دیارە سنوورە وشکانیەکانی عێراق بەدەست وەلایەکانی یا هاوپەیمانەکانی یا پرۆکسیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لێەوە ڕەنگە ئەوە زەحمەت بێ بۆیە ئەوەی کە واشنگتۆن بیری لێکاتەوە سنووری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چه هاوپەیمانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەسەکە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا پێکاتەوە لە نێوان پێنج هێز چ ئەوانی لە دەرەوەی ئەوەن وەچێ هێزەکانی تری کە نفوزی زۆریان هەیە وەکو سازمانی مجاهدینی خەڵق و چەپەکانیش هەموو ئەوانە ڕەنگە پێویست بکە بە بۆچوونی واشنگتۆن لە چەند ڕۆژی داهاتووە ئەگەر هێرشی زەمینی بکرێ ئەوە پێویستە ڕێگا بەو هێزانە بدرێ لەمەشە بە نظری من هەرێمی کوردستان دکتۆر تووشی ئاریشەی گەورە بێتەوە چونکە ئێستا هەرێمی کوردستان یا باڵن سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی خودی جەنابی کاک مەسعودکە وەکو وەکو ئەوەی کە کەسیەکە مەناسرە لە هەرێمی کوردستان قسەی لەگەڵ کراوە و بەشێکی زۆری ئەم هێزانە پێگە عەسکەریەکانیان لە ناوچەکانی لە سنوورەکانی ئەوێ و بەشێکیان لە کۆیان بەشێکیان لە سلێمانین و دوایە خودی بەڕێز کاک باوڵ ئەمانە ئێستا کەوتونە بەرەوەی کە ئایا لە نێوان تەلەفونەکەی ترامپ و لە نێوان موشەکەکانی کۆماری ئیسلامی ئێران کە حتمەن ئێران لە چەند ڕۆژی ڕابردوو ئازیەوەی داوە کە هەرێمی کوردستان نابێت بە مەیدانی ئەم شەڕەوە نابێت دەخالەت بکە بەڵام قسەکەوەی وەختێک کە ئەمریکا دەخالەت دەکا کە پێویستە ئەم هێزانە ڕێگایان پێ بدرێ بڕۆنەوە ناوە ئەبێ لەم بینایە بەڕاستی زەحمەتە بەڵام من بۆ خۆم نەزەری شخصی خۆمەوەی وایە هەرێمی کوردستان ئەلەم هەلوو مەرجەیە کە پێویستە پشتیوانی لە براکوردەکانی ئەم کار لە ڕۆژهەڵاتی کوردستان نابێ ئەم سەروەریە ئەم دەستکەوتە ئەم پشتیوانیە لە دەست بە کە ئەبێ بیکە جا لە حاڵەتێکی شاڕەنگە جەناب پرسی لە ئاڵگۆڕەکانی داهاتووە ئەگەر ئێران نەڕوخە
لە ڕاستیە سیاستش بریتە لەوەی کە ئەبێت لە هەلومەرجەکەیە لە هەلومەرجە دقیقەکەیە هەڵوێستە بێ مووقیفت هەبێ بەڵام قسەکە دکتۆرەوەی ئەوەی کە جەنابەتی ئەوە دقیقە ئەمڕۆ دوێنێ بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە مثلەن لە مەریوان لە سنوورەکانی بانە لە سنا لە ئیلام لە کرماشان لە ڕزایە لە هەموو ئەوانە تەنانەت بنکەی کەڵانتەریەکانیش کە بنکەی بچووکی دام و دەستگای ئەمنین لێ درراوە تەنانەت زیندانەکان لێ درراوە تەنانەت بنکەی موشکیەکان و سەکۆ موشەکە گەڕاوەکان وە هێزەکانی ئەمنیەت و هێزە هەموو ئەمانە لێ درراوە ئەمانە ئاماژەیە بۆی کە واشنگتۆن ئەمریکا ئەوێ ئەم ناوچانە پاک بکاتەوە بۆی کە هێرشی زەمینی لێەوە دەست پێ بکرێت کە من گومانم نییە خۆشیان ڕەنگە بەشدار بکەن و ئیسرائیلەکان نەشیان شادۆتەوە لە شەڕی 12 ڕۆژەشەوە و لە ئەم شەڕانەی ئێستاشە خۆیان ئەڵێن بە سەدان بریکاری ئێمە یعنی بە قسەی خۆیان بریکا جاسوسەکانی خۆیان لە ناو ئێران هەن و دەخالەتیان هەیە بۆی لە حاڵەتێکا کە شەڕەکە گەورە بووە و ئێمە ڕاستە ئێمە ئەو ئیمکاناتەمان نییە بەڵام خۆ دکتۆر حقیقەتێکیش بڵین خۆ ئێمە لە ماوەی 3-4 ڕۆژی ڕابردوو هەرێمی کوردستان بەشێک نێبوو لە شەڕەکە کەچی زیاد لە 100 موشک و درۆنی گرتوتە ناوچەکانی هەولێر بدليل چی؟ بدليل یەوەی کە بوونی بنکەی ئەمریکی لەو منطقەیە هەن باشە ببوونی مانە ناکاتەوەی کە تۆ مەتاری هەولێر بردومانکە ئێمە ناکاتەوەی ژیانی خەڵک و ئارامی خەڵک توی دێ بەڵام قسەکەی کە جەناب دوتت پەلی هاویشتە شەڕەکەی لەگەڵ خۆی فراوان کردو بۆ هەموو منطقەکە و دڵنیاشم لەوەی کە هیچ کام لە وڵاتانی دایکرد هەرێمی کوردستان و کوردستانی عێراق با بڵێم بە دۆستی خۆیان نازان و هەمیشە نەشیان شاردۆتەوە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بە بنکەی دووهەمی ئیسرائیلەکانیان زانیوە و ئەم هێزانەی حەشدی شعبی و گروپەکانیان و ئەمریکا ئەنوانیان لە خۆیان ناوە لە چەند ڕۆژی ڕابردوو دیسان هێرشیان کردێتەوە سەر هەرێمی کوردستان دوو بۆچوون هەیە بە ئیجازەی کاک فەتوڵە لەسەر ئەم قسەی جەنابەت کە یەکیانەوەی بۆچوونێک لە بەشی لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی هاوپەیمانی هێزە سیاسیەکان ئەو 5 هێزە پێیان وایە کە ئێستا کاتێتی کە هێزەکانیان بڕۆنە ناوە و بەشداری بکەن لە پشتیوانیکردن لە خەڵک ئەمە یەکی بۆچوونێکیان بۆچوونێکی تریشیان دەڵێ چوونەوەی هێزی پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناو خەڵک ئەو بیانیوە داتە دەست زۆرتری قەتڵ و ئامی خەڵک و کوشتنی خەڵکی بێدیفاع و مەدەنی هێشتا کاتی ئەوە نهاتووە هەردوو بۆچوونەکە ینی قسەی زۆر هەڵەگرێت بەڵام دکتۆر لە کاتێکا کە لە ڕووداوەکانی 2023 بۆ هێرشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق لەگەڵ هاوپەیمانەکانی نزیک بە 2 مانگ هێرش و بردومانی عێراقیان کرد دوای بە ئامادەبوونی هێزەکانی خۆشیان و هێزە هاوپەیمانەکانیش ئەنجا هێرشی زەمینیان دەست پێ کرد یعنی لەبەرەوە ڕەنگە ئەو بۆچوونەش ڕاست بێ کە هێشتا زووە بەڵام قسەکەش دکتۆر یەک قسەی تریش هەیە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ئێرانیش لە خۆپیشاندانەکانی مانگی ژانوێی ئەمساڵ خەڵکیشی زۆر بۆ قوربانی بەهۆی مەسجێک کە ترامپ دایکەوتی وەرە دەرەوە ئێمە پشتیوانیتان لەکەین خەڵکێکی زۆر قەتڵ و ئام کراوە نەهاتنە پشتیان ئێستا خەڵک بۆیە نایەتە سەر شەقام ئەترسێ شەڕەکە لە شوێنێکە بوەستێ کۆتایی پێبێ و دیسان خەڵک بێتە قوربان ئەو ڕووداوی ڕوویدا لە ڕاستیە ئەمە ئێستا حالیان ڕووەدا ئەم شەڕێکە هەیە لە نێوان ئیسرائیل ئەمریکا کەگەن ئەڵێ دوا قسەمان بڵێ لەگەڵ ئێران ئەمە دەرەنجامی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرە و ئێران لە بەردەم دوو اختیارە هەبوو پێش شەڕەکە بەداخەوە کە خراپترینیانی هەڵبژارد و لە بەرامبەر ئەو داوانەی کە ئەمریکا ئەیکرد جێبەجێ نەکرد و ئێستا سیناریۆکانیشی ئەوەیە کە پێم وایە سیناریۆ یەکەمیانەوە بوو کە هەوڵیەدا ئەمریکا هەوڵیەدا ڕیفۆرمیستەکان بێنێت تەحولی دەسەڵات بکە ئەوە بێگومان بە دوای خۆپیشاندانەکانی ڕابردووە و ڕۆحانی ئەوانە نەیانتوانی سەرکەوتوو بن سیناریۆی دووەمەوەیە تێکەڵەیەک لە ئۆپۆزیسیۆن و ڕیفۆرمیستەکان یان اختیاری سێمەوەیە کە بیداتە دەست ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوە لەبەرەوە هەموو ئەوانە ئێستا واردە و لەسەر مێزی ترامپە کە وەکو خۆشی ئەمڕۆوتی ترەموتی هێشتا ئیتر کات بۆ دانووسان و گفتوگۆ تاوا بووە بەو مانایە کە ئەوانیانەیە کۆتایی بێنن بەو سیستەمە سیاسیە بەڵام ڕەنگە بشخیانێ سەبارەت بە عێراقیش بەداخەوە کە عێراق گیرۆدەی ئەم سیاستانەیە و لە دوای 2023 بەشێک بۆ لە سیاستی کۆماری ئیسلامی ئێران و حەشدی شعبی جگە لە نەکبەتیە کە بۆ عێراق و ماڵوێرانێک بۆ سەر خەڵکی عێراق و هەرێمی کوردستانی هێناوە ئەم هێزەشی ئەیانە نەیانتوانی دەسەڵاتدارێکی باشکەن و ئەمە دەرکەوت کە شیعە لە لوبنانەوە بۆ ئێرە کۆتایی دەسەڵاتی خراپی